بەڵێ سەبارەت بە ئامارەکانی توشببووانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەولێر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم پەتایە تاوەکو ئێستا نزیکەی 715 حاڵەتی توشببوو کە پۆزتیڤ لە تاقیگەی ناوەندی دەستنیشان کراوە لە نەخۆشخانەکان خەوێنراون بەشێکیان لەمانە تەواو چارەسەریان پێدراوە و چاکبوونەوە نێدراونەتەوە ماڵەوە کە ژمارەکەیان نزیکەی 340 حاڵەت دەبێت و هەروەها لە ئێستادا 343 حاڵ لە نەخۆشخانەکاندا لە ژێر چاودێری پزیشکیدان و 10 حاڵەت بەداخەوە دوای هەوڵ و ماندووبوونی تیم پزیشکی چارەسەرکار لەگەڵیان لە سەرەتای سەرهەڵدان تاوەکو ئێستا 10 حاڵەت گیانی لەدەستداوە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا و ژمارەی گیانە دەستدان و ژمارەی بەرزبوونەوەی ژمارەی ئەوانەی کەەوە حاڵەتی تەندروستیان خراپە بەرز دەبێتەوە لەگەڵ بەرزبوونەوەی ژمارەی توشببووان بۆیە ئێمە بەردەوام داوا لە هاوڵاتیان دەکەین کەەوە پابند بڕێنمایەکان ئەگەرنا ئەمە لە توانست دەستگا تەندروستیەکان دەردەچێت و لە توانستی مرۆیی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەردەچێت و دۆخەکە دەبێتە هۆی کارەساتێکی مرۆیی گەورە لە پارێزگای هەولێر و هەموو هەرێمی کوردستان.